لەسێ کاتە ئەگەر هات و نوێژی سونەتت کرد باش وایە بە کورتی نوێژەکەت بوڕیتەوە زۆر توڵی پێ نەدەی. یەکەمیان فەرمودەی تایبەتی لەسەر هاتووە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر کەسێکتان لە ڕۆژی هەینی هاتە ناو مزگەوت ئیمامەکە خوتبەیەدا بۆ خەڵکی ئەوە با دانەنشێ 2 ڕەکعات بکە بەڵام وەلیەتەجەوەز فیهما با بە کورتی نوێژەکە بوڕێتەوە. زایم بە کورتی چۆن مەبەسێتی مەبەسی ئەوەیە لە دوای سوورەتی فاتحە سوورەتێکی کورد بخوێنە لە ڕکوع و سجودەکانت یەکجار سبحان ربی العظیم سبحان ربی الاعلی بکە زۆر دوعا ئەو شتانەی تیامەکە بۆ لەبەرەوەی ئەولاتر ئەوەیە تۆ گوێ لە چی بگری گوێ لە خەتیبەکە بگری. ئەمە یەکەمیان. دووەمیان ئەگەر هاتیتە ناو مزگەوت 1 دقەی ماوە خەریکە قامەتەکە تۆش نوێژی سونەتت کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی إذا أقيمت الصلاة فلا صلاة إلا صلاة المكتوبة. ئەگەر قامەت کرا بۆ نوێژی فەرز ئەوە هیچ نوێژێ ناکرێ تەنیا نوێژی فەرزەکە نەوێ. توش ڕکعاتێکت کردووە و ڕکعاتێکت ماوە ئەزانی ئەگەیتە ڕکعاتی نوێژە فەرزەکە بۆیە لەم کاتانەیە ئەو ڕکعاتەی کە ماوە باش وایە تەتەجەوەز فیهما ئەو ڕکعاتەی کە ماوە تا هونە توڵی پێ نەدەی بە کورتی بوختی نوێژەکە تەواوکەی بۆی بگەیتە فەرزەکە نابێ لەسەر حسابی نوێژە سونەتەکەت لە نوێژە فەرزەکەت بڕوە. و لە حاڵەکاتی سێم ئەگەر هات و دایکت باوکت بانگی کردی یان ئیشێکی زۆر زەرورتر پێویستتر تاوەکو نوێژە سونەتەکەت داوای کردی ئەوە ئەو نوێژە سونەتەش هەوڵەدەی توڵی پێ نەدەی بە کورتی بوختی نوێژەکە تەواوکەی فریای دایک و باوکت و ئەو ئیشە زەرورە بکەوی. والله تعالى أعلم والسلام عليكم.